باریتان باش لە تەواوی جیهان و بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە ساڵانێکە کەم و زۆر مادەی هۆشبەر بازرگانی پێوە دەکرێت و بەکاردەهێنرێت، بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوو و بە تایبەتی ئەم ساڵیش ڕۆژانە یان هەفتانە دەبیستین و دەبینین لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی نەهێشتنی مادە هۆشبەرەکان بە ڕێژەیەکی جۆرا زۆر دەست بەسەر مادەی هۆشبەری جۆرا زۆر دادەگیرێت، لەگەڵ ئەوەشدا جارجارە خەڵکانێک دەستگیر دەکرێت و بەپێی مادە یاساییەکان ڕوبەڕووی دادگا دەکرێت و سزا دەرێت. بەڵام ئەم ساڵ ڕێژەکان لە هەرێمی کوردستان زیادی کردووە، واتە ئەو بڕێی دەستی بەسەردا دەگیرێ زیادی کردووە، ڕوو لە هەڵقشاندا کە ئەمە دەبێتە مەترسی یاخود بۆتە جێگای مەترسی بۆ سەر کۆمەڵگاش. ئێمە دەمانوێت بزانین ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن تووشی چ گیرروگرتێکەوە. من ئێستا لەگەڵ دکتۆر محەممەد قادر دکتۆری دەرونی دکتۆر بیانیت باش ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنن تووشی چی دەبن، چ مەترسێک بۆ سەرژاریان دروست دەبن؟ بەخێر بێن. مادە هۆشبەرەکان بە چەندین میکانیزم کار لە جستەی مرۆڤ دەکەن، دەوستێتە سەر ئەو ڕێگای ئەو مادەیە بەکاردێت. هەیە مادەکە وەکو حەب بەکاردێنێت، هەیە لە ڕێی لوتەوە هەڵی دەمچێت، هەیە وەکو دەرزی بەکاری دێنێت. ڕێگە بەکارهێنانی ئەو مادەی مەترسی لەسەر ئەو کەسە دروست دەکات. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەم، هەموو کۆ ئەنجامەکانی لەشی مرۆڤ لە مەترسیدان کە کاریگەر بن کاریگەری خراپی ئەو مادەیان بکەوێتە سەر هەر لە کۆ ئەندامی بەرگریەوە دەست پێکە، بەلاوازی کۆ ئەنجامی بەرگری دەبێتەوە هۆکاری هەوکردن لەوانەیە و کەسانی دەرزی بەکاردێنن ببێت هەوکردنی دەمارەکانی خوێنیان با بڵێن خوێنهێنەرەکانیان کە ئەمە لە درێژخایان مەترسی زۆر گەورە دروست دەکات. لەوانەیە نەخۆشی گوازراوە لە سەروی هەمویان و نەخۆشی ئایدەزیان نەخۆشی ڤایرۆسەکانی جگەری لە ڕێ ئەم دەرزیە بگوازرێتەوە بۆ ئەو کەسانە. ئەوانەی مادەی دیکە بەکاردێنن کە لە لەی لوتەوە هەڵدەمژرێ دەکرێت تووشی کۆمەڵێک کێشەی کاتی یان درێژخایانی سیەکان ببن. ئەم مادانە بەشی هەرە زۆریان کاریگەری لەسەر کۆئەندامی سوڕان دروست دەکەن، لەسەر دڵ تەنانەت لە هەندێک حاڵەتدا جەڵتەی دڵ دروست دەکات، هەندێک حاڵەت ماسوولکەکانی دیواری دڵ تێک دەدا تا هەتە و گەڕانەوەی بۆنیە. و لە زۆر بابەتی دیکەی وەکو فەشەلی جگەر یان کارکردنە سەر گورچیلەکان، ئەمانە تەنها لە دەرەوەی مێشک باز دەکەم. پشتی گەورە لەو زیانە بە بەرمێشک دەکەوێت، چونکە ئەم دەرمانان ڕاستەخۆ کار لە کۆمەڵێک هۆرمۆنی مێشک دەکەن کە بە شێوەیەکی کاتی بە هۆرمۆنی دڵخۆشییان پێدەبەخشێت. ئەمە ژوا دەکات شێوەی پێکاتەی مێشک بگۆڕێت و بە تێپەڕبوونی کات ئەو مێشکە پێویستی بە دەرمانی زیاتر هەیە بۆی وەکو جاری پێشتر کار بکاتەوە. بۆی ئەم کەسە بڕیاردانی تێک دەچێت، تووشی بەدگومانی دەبێت زۆر جار و لە هەندێک حاڵەتدا تووشی هەلوەسەی دەنگ و بینینی شتانێکی نائاسایی دەبێت کە ئەگەر لە حاڵەتێکی زوو داواز لەو دەرمانە نەهێنێت و چارەسەر وەرنەگرێت دەکرێم گۆڕانانە تا هەتایی بن و ئیدی دەرکەوتە کۆمەڵایەتەکانی ئەمانە دەتوانن بە خۆتان وێنەی بکەن بزان چ دەرکەوتەیەکی کۆمەڵایەتی لەسەر ئاستی تاک و کۆمەلگا دروست دەکات. دکتۆر دەمێ ئەوە پرسم جگەل لەو ینی ئێستا لە هەرێمی کوردستان سەترێکی نیشتیمانی چارەسەرمانیە بۆ ئەوانەی کە ئاڵوودەبوونە. خێزان چۆن مامەڵە لەگەڵ ئەو تاکەی بکە کە لە ماڵەکەیدا ئاڵودی مادەی هۆشبەر بووە و دۆخی تەندروستی بەرەو خراپی دەڕوە؟ پێویستە وەکو ئەوەی بەڕێستان دەیکەن ئاستی وشاری کۆمەلگا لە ڕێی چاپێکەوتنێکی ئاواژێ بەرز بکرێتەوە، چونکە زۆربەی و کەسانی ئالوودە بوون بە دەستمادە هۆشبەرەکان وا دەزانن چاکبوونەوەیان نییە، وا دەزانن ناتوانن بگەنە سنتەرەکانی چارەسەریان، وا بیر دەکەنەوە ئەگەر بە دوای چارەسەردا بگەڕێن دەستگیر دەکرێن. لە ئێستادا یاسایە دەرچووە کە بە هیچ شێوەیەک ئەو کەسانی بە دوای چارەسەردا بگەڕێن یان لەژێر چارەسەریدان دەستگیر ناکرێن. دەکرێت سوود لە نەخۆشخانە حکومیەکان وەربگرن، لە ڕاوێژکاریەکان وەربگرن، دەکرێت سوود لە کلینیکە تایبەتەکان وەربگرن. بەڵام ئەو خاڵێک کە پێویستە زۆر جەختی لەسەر بکرێتەوە کەسی ئالوودەبوو دەبێت خۆی بڕیار بدات. ئەگەر هاتوو خێزان زەختێکی زۆری لێ بکات و ئەو کەسە ئالوودە بووە لە ژوورەوە قەنەعەتی بۆ نەهات بێت کەواز بهێنێت، چانسی گەڕانەوەی هەیە دووبارە بکەوێتەوە سەری. لۆمەکردنی ئەو کەسەی تێدا نەبێت، چونکە لۆمەکردن جۆرێک لە دیفاع لە خۆکردنی تێدا دروست دەبێت و باوەڕ بەوە ناهێنێت کەواز بێنێت. هەم بدرێت بە وازهێنان، هەوڵ بدرێت ئەگەر لە دەرەوەی ئەم بابەتە پێداویستێکی دیکەی دەرونی هەیە، پێداویستێکی دیکەی سۆزداری هەیە بۆی پڕ بکرێت
بکرێتەوە بۆ ئەوەی دەرمان وەکو چارەسەرێک و وەکو دوا کۆتا چارەسەر بەکار نهێنێت بۆ پڕکردنەوەی ئەو فراغە دەرونیەی هەیە. زۆر جار ئەو کەسانە لە ڕێی هەندێک دۆست و برادەرەوە توشبوون و ناتوانن وازبێنن لەبەر ئەوەیە کە بە دوای چارەسەردا ناگەڕن. بۆیە ئاشکراکردنی ئەو بابەتە ئەو کەسەی ئێستا ئەم ڕیپۆرتاژە دەبینێ و ئالوودە بووە لەلایەن کەسێکی نزیکیەوە ئاشکرای بکات و سەردانی پزیشکێکی دەرونی بکات، چانسی چاکبوونەوە و وازهێنانی لەو مادەیەک جار زۆرە و ئەو گۆڕانانەی لە لەشی دروست بووە ئەگەر گۆڕانی تا هەچایی نەبن بەشی زۆریان دەگەڕێنەوە باری ئاسایی پێشتر. دکتۆر پێشتر بە گرام بە چیلۆ دەستی بەسەردا دەگیرەوە، وەڵام لە ماوەی ڕابردوو بینیمان 100 کیلۆ دەستی بەسەردا دەگیرێ. ئەگەر دۆخکاوا بەردەوام بی ئەو هەموو دەست بەسەرداگرتنە و ئەم بڵاوبوونەوەیە ئەزیەت تەشەنە بکە مەترسیەکان دەگەنە شوێ. ئەو کات مەترسیەکان لەسەر ئاستی تاک تێدەپەڕێ، دەبێتە کۆمەڵگایەکی ئالوودە بوو کە بەڕاستی هەر بیرکردنەوە لەو بابەتە ترسناکە، چونکە تۆ تاکێک کرد بۆ دروست دەبێت لە ناو کۆمەڵگا بەردەوام خەریکی بەکارهێنانی مادەی هۆشبەرە کە هیچ بەرهەمێکی بۆ ئەو کۆمەڵگایە نابێت لە ئاستی وشیاری با بڵێن لە ئاستی ڕۆشنبیری گشتی زۆر لاواسترا. کۆمەڵێکت دەبێت کە تەندروستی هەرە زۆر بیان زۆر خراپ دەبێت، بارێکی یەکجار گران لەسەر کەرتی تەندروستی دروست دەبێت. کۆمەڵێکت بۆ دروست دەبێت کۆمەڵگایە کە لە ڕووی دەرونیەوە کۆمەڵێک کێشە و نەخۆشی هەیە، ئەمانە بە شێوەیەکی درێژخان لەسەر ئاستی هەموو کۆمەڵگا و لەسەر ئاستی حکوومەتیش مەترسێکی یەکجار گەورە دروست دەکات و پێویستی بە سەدان لە ڕووی مادیەوە بیر بکەمەوە پێویستی بە 100 ملیۆن دلار هەیە بۆ تەرخانکردن و بچاکردنەوەی ئەو کۆمەڵگایەکە. دیسان دەڵێمەوە ئەگەر لەسەر ئاستی تاک ئێمە دەستی پێ نەکەین بەڕاستی زۆر زەحمەتە. ئێستا ساڵ نزیکەی 2 ساڵە پەتایەک ڕووی لە جیهان کردو هەرێمی کوردستانیش بەدەرنیە کۆڕۆنا. ئەوانەی ئالوودەن یاخود ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنن ئەگەر کۆڕۆنا بگرن یاخود لەگەڵ کۆڕۆنا چۆن تووشی جەستەیان تووشی چی دەبێت مەترسێک دروست دەکات؟ مەترسێکە یەکجار زۆرترە، چونکە وەکو لە یەکەم خەڵباسم کرد ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردێنن چانسی ئەویان زۆرە کە بەرگری لەشیان داببەزێت. بۆیە کۆڕۆناش بە حکمی ئەوەی ئامانجی لە مرۆڤەکان کۆندامی بەرگری بە ئامانج دەگرێت. بۆیە ئەو کەسانەی ئالوودەی مادەی هۆشبەرن چانسی مانەوەیان لە کاتی توشبوون بە کۆڕۆنا زۆر کەمترە و ئەگەری زۆر زیاتری هەیە کە یان بەو نەخۆشی گیان لەدەست بدەن یان نەخۆشیەکە زۆر بە توندی بگرن و کاریگەری درێژخایان لەسەر سیەکان و یان لەسەر جۆستیان جێبهێڵێت. ئەمە جگەلەوەی کۆڕۆنا ئێستا بەداخەوە کە هێشتا بەرەو تونتر و خێراتر بڵاو دەبێتەوە. بۆیە ئەو پرسیارە من بە زەنگێکی ئاگادارکردنەوەی ببینم بۆ ئەو کەسانی ئەم ریپۆرتاژە دەبین و ئالوودەن، چونکە ئەگەر چاوەکو ئێستا تووشی هیچ مەترسێکی جەستەی نەبوو بن، بەڵام ئێستا مەترسەکە یەکجار گەورەیە. کاتێک ئەوە هاتووە کە ئەو کەسە بڕیار بدات ئیدی من ئەم ژیانە دەگۆڕم، من نامەوێت تا هەتا لەو بازنێ بمێنەوە، دەمەوێت ژیانێکی دیکە دەست پێ بکەم. ئێستا کاتێکی باشە بۆ ئەوە. دوا پرسیار تەنها ئافرەتی دوو گیان ئەگەر مادەی هۆشبەر بەکاربێنێ یاخود ئالوودە بێ کاریگەری دەبی لەسەر کۆرپەکەی یان هاوژینەکەشی ئەگەر بەکارهێنەر بی کاریگەری دەبێت لەسەر کۆرپەکەی. ئەو داتانەی هەیە زیاتر بەلای ئەو ژنەدا دەڕۆن کە ئەگەر مادەی کحولیان هەر مادەکانی دیکە بەکاربێنێت کە بێگومان ئەمە لەوانەیە سعاتێکی پێویست بێت بەس باسی کاریگەریەکانی لەسەر کۆرپە بکەم لە هەر مادەیەک، تەنانەت لە جگەرە کێشانیشەوە لە خواردنەوەی ئەلکۆهول و لە مادەکانی دیکەی وەکو کریستاڵ و تریاک و ئەمانە. بەڵام ئەوەی کە باوک تەسیری دەبێت بۆ منداڵ زیاتر دەرکەوتە دەرونیەکانی ئەو باوکەیە کە لەسەر ئەو منداڵە و لەسەر ئەو ژنە کاریگەری دەبێت. ئەو سترێسی کە لەسەر ئەو ئافرەتە دروست دەبێت لە ماوەی دوو گیانیدا هیچی کەمتر نابێت لەو مادە هۆشبەرەی کە ئەگەر بەدەم بەکاری بێنێت، چونکە سترێس لە دایک واتە سترێس لە کۆرپە و بێگومان لەو کاتە ناسکەدا دروستبوونی سترێس لەسەر کۆرپە تا هەتا کاریگەری لەسەر مێشک و هەڵسوکەوتی ئەو منداڵە دەمێنێتەوە. دکتۆر زۆر سپاس کە بۆ لەگەڵ مامی سپاس دەگەڕم وڵاتان. دەبێ ئاماژەوە بکەم کە لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو ئێستا نزیکەی 1000 تۆن ببرن 1 تۆن مادەی هۆشبەر جۆراوجۆر تەنیا لە سنووری پارێزگای هەولێر دەستی بەسەرداگیراوە، جگە لە پارێزگای دۆک و هەڵەبجە و سلێمانی.